کەسەکتان پلا پیرۆز نەبی هەموو ئینسانێک بە سەرۆکەکانی جیهانیش بڕوا بکە مرۆڤن وەکو منوت فشەکەریان تێدا درۆزنیان تێدا کوڕی جوانیان تێدایە هەیە مەسەڵەن هیوایەتی لە تو نزیکە ئیلا ئاخیری قەت کەستان ناپیرۆز نەبی من بۆ خۆم گەنج ئەو زیندانیانەنێ بادینان ئەو دەنگ و ڕەنگانەی لە ئەوروپا و کوردستان خەبات دەکەن ئەو مامۆستایان لەسەر شەقا من لە هەموو ئەو نووسەر و ئەدیبانەی لە ماڵەوە فشە دەکەن خەڵک تەحریک دەکەن بەخۆیان ئامادەنین قوربانی بدەن یان هەڵپەرستن فاروق ڕەفیق قاڕیان لە عەبدەی شوبات دەنگێکی بڵاو کە تۆ جوێنی زۆر ئاسنزم بە من دەدا یعنی تخوا عەیب نییە فاروق ڕەفیق بەو تەمەن و بەو هەموو قسە گەورەیەوە ئەو شە ئاسنزمە بەکاردێنێ ئێستا چش ئەمریکا ڕەبتم بە کوردستان پۆز نییە هاوڕێیان من لە ژیانم لە دووسێ ڕێکخراو ئیشم کرد ڕێکخراوی تێکۆشانی ڕەزەران لە ڕێکخراوی چاک هەڵەبجە و ئەنفال بگروپی عەبدەی شوبات چەند مانگە تشتە تەفدە پرێز بوویمە ئاوا بێنەوە دەست بشو بەڵام دۆستایەتێکی گەورەم هەبووە لە کوردستان پۆست 10 ساڵ زیاتر زۆرترین معلوماتم پێیانداوە بەڵام لەگەڵ یان نەبوویمە جوێنی زۆر بازاڕی بە من دەدا بە کاکسەوە عەلی قارەمان دەدا بەداخەوە فاروق ڕەفیق فشەک کرد ئەتوو ئەگەر کوردستان پۆست پێ ئەو زبڵخانەیە ئەی باشە لۆ دوو کورد بە ناوی کوردستان پۆست کرد لۆ دەعوت کرای وەڵی تەئسف لەوەی دەخۆی هاوڕێن هەمومانیشە $100 داهاتە جەنابی هاتە دەرێ ئەوەندە پیسکە و ئەوە بوو دوو کوڕی بە ناوی کوردستان پۆست کردێ بەرمونە ئەو جوێن دەدا دەرێ جوێن خانێ ئێ باشە لۆ بە ناوی یادی چێ مارەگەیان بەتەما بوو لەگەریان ئیشکی خۆ من بەتەما نەبووم ئیش بکەم لیان لەگە شاسواری فشەکەر بە مانای کەریمە شاسوار دزە گەندە لە هەر شتەکە بەر لە قۆناغی سیاسیە چوو لە ریفرەندۆم دژی ئەوەی بووی لەگەڵی بووی پێکەوە بووی لە ئێنارتی دەرەکەتی کە بە شەراتنەوە لە شاسوار دزە بخوارە بەرحاڵ وەرە ئەوە مستەقەفی کوردی ئەوە جوێندان چییە دە تەحەدا دەکەم هاوڕێیان تەحەدای فاروق ڕەفیق بکەن ئەگە جورئەتی کرد یەک قسەی بە مەسعود بارزانی برێ من هەر ئەوەندە دەڕم تەحەدا دەکەم لەبەر ئەوەی کو على 6 پشتەوەی چاور کرای ئاوە فاروق ڕەفیق چاور کرایە بەوەرە بەو هەیکەلەوە بە خەڵک لەو کۆتایی تەمەنی تەسلیمی پارتی دەبوویتەوە هاوڕێیان بەخێر بێن سەرچاوی ئێمە هاوڕێیان دە قسە و باز بە پەلە دەکەین ئیوادارم ئەخ بەحراوی ضربنی قەوی ئەوە کابرایکی عەرەبە پێم خۆشە لێمدا ئەو جارە یەکەم جارە حەز دەکەم ئەو فەیسبووکەم لێ قەپات کە سدیها بەحراوی اضربيها بالقوة تعبان والله تعبان من فيسبوك اضربني معناوي هاوريان بيوادارم بارتي أوزاري اليوم ده بيم خوشة هاوريان تازه بلوش بيم برادران خوش اسطنبول يبقى غلط تينا يعني حكومة دياريام نيا كل لو دي ببيرم ده وهجنو صالة وكو كابرايا شي قمارتي هم روشة دوري يعني كابرايا كابولا دي بقى باسي ازاتي خوي كرد ذكرت وتی کابراژی بە شەر هاتم لۆی چوم وەڵا گوتی شەقە چی لە بنجێیدام گوتی ئەو زارە گوتم هەردەی کوژم وی چومەوە دیسان ئەو زارە شەق و شاپە چی لێدام وتی ئەو زارە گوتم هەردەی کوژم وی چومەوە زار لە بنە خۆینام تێر و پڕی لێدام ئەو باسی ئازایەتی خۆی دەکرد ئەو حکوومەتی یاریێمە ئەوە چەند ساڵە هەموو ڕۆژێ بیرمان دێ لەو دادگا ئەوروپیانە لە عێراق بەس دەدۆڕێ کەچی نییە سەرۆکی خۆڕاگرە هێمن لە هۆنی کوڕەکەی حوسا چاوبرسی هێمن لە بیرم نەچووە کەیسی بابەت دەست لۆ کەیسی بابیش دەبین لەبەر ئەوەی ئەتوو بە پارەی تو ئەوانە لەوێنە دڵنیا بە هێمن گەمەل لەگە ناکەین ئەمە لەو نەوعانە نین لە دادگا شکایەت لێ دەکەین بتگرین لە مەسرور ئەوەی مەسرور بیکە ئەتولۆی کۆپی دەکەی هاوڕێن خەتەرترین کەس ئێستا ئەو ئێرهابە ئەلکترۆنیانە ئەوانن ئێرهابی ئەلکترۆنی لەبەری کەسێکی هێمن لە هۆنی هیچ پاراستن و ئاسایشێک بە قەدوی زیانی نییە لە بۆ دەنجی ئازادی خوازەکان دەیەوێت بەس ئاوا تێڤەیەکی کوڕەکەی مەسروری لەگە کوردستان 20 سال لە هەموو ماڵپەڕ و پەیجەکانی کە هێمن لە هۆنی برازاگەی سڵعەدین بەهادین لێ دەدا ئەزەب کێشە لەوەدایە مەسروش کەیفی بەو نەوعانە دێت وەرە ئەوە کابرایە کە هاتە دەسەڵات دەیەوێت خولی دووەمیش بێتەوە دەسەڵات کەیفی بەو مەخلوقانە دی بەو مەخلوقانە دێ کە نییە ئێرهابی ئەلکترۆنی زەلام کوش کەم وێرانیان کرد وێران بڕوا بکە مەسرور ئەوانە گەورەترین دوژمنی تونە بەڵام زۆر خۆتە لە خۆت دەکەی ناکەی
بڕۆ وا بڕ بێ هەر بەو عەقڵیەتەی بوو ئێستاکە چلیاتی هەموو ڕۆژێ شکستەکانت دەژمێنی هەر بێ سەرکردە چ خۆراگرم لەو خۆراگیر بەشەرەف لەو فەیسبووکەی من دەترسی هیچ خۆراگر نییە تەحەداتان دەگەم بەهێ من لە هۆنی کە دینەمۆی عەقڵی ئێستا کە مەسرور بارزانیە ئەگەر گوێران یەک مانگ ئەو پەیجەی بهێڵنەوە باشە لەو پەیجە چی دەترسێ پەیج ئەوەندە بێ ئیرادەن ئەو کابینەیە ئەو مەسرور بارزانیە ئەو پارتیە زلوزەبەلا بە شەرەف من یەک پەیجی دەترسێ کورە شەرم بکە حیزبك عمری وا بۆ پیرە حزب ئەگەر بەس حزبی شوعی لەنگۆ کۆنتربی لە منتیقەی ئەو هەموو ملیارە ئەو هەموو تەلەڤیزیۆنە کورە وەڵڵا لە کۆمێتە چ خەڵک دەترسێ هاوڕێیانێک دوشتی سەریع وەفدێکی حکوومەتی سەرۆکاتی هەرێم جەماعەتی نێچیری فەلاح مستەفا و فەوزی حەریری چوینەم ئەمریکای وڵا دیدارێکی گرنگیان کردیە تا ئەمزگم بەو میلەتەی خۆمان دەستێ چۆن فێڵی لێ دەکەن چۆن ئەزیەت دەدرێت چۆن گاڵتەی پێ دەکەن فەلاح مستەفای قورم ساغ لەگە فەوزی تویژدانتان ئەنگۆ دیداری فەرمیتان کردیە لاوەی ڕاتانگە دیداری فەرمی هاوڕێن تا ئەلۆ بانق دزەکەی نێچیر چوو بنەوە ئەمریکای لەوێندەر هاوڕێسە دێمە سەر چێخوا دێری نیشەندە سەرنج دەدەین و لەسەر ئەوەی مەسرور بارزانیش قسە دەکەین سەرچاوی ئێمە ئەوڕێن هەر یەکێک کاتبی داوای لێبوردن دەکەی بەخێر بێن هەر چارێک 20 دقەیە قسە دەکەم بۆ ئەوی کاک بەحراوی لێمدا بەحراویەوە هاکەرەی ماڵی بارزانیە پارەی و میلەتەی خلاص کردن دەبیدەنێ بە شەرەفم نییە زگم بە ئەوە دەسێ وەرە ئەو هەموو پارە تەخشان و پەخشان ڕشتی تافێ دەکرێت سەرچاوی ئێمە کاک خەلیل هاوڕێیان وەفدەچی جەماعەتی نێچیری لێڕاچتە ئەمریکا گوالۆ علاقەی ئەوەی کورە علاقەی چچوونەوە باق دزینەکەی نێچیری کە لێ قەپات بووە لێ قەپات بووە یەک شوێن بە فەرمی استقبالیان نەکردیە کە دەڵێن کە چ لە سەرۆکاتێرم استقبالی لەگەر ئەو دۆی دانیشتن ئەوەی دانیشتن هاوڕێیان ئەمە لێرەینە ئەمە بۆ خۆم لە بۆم نیانی 15 ساڵە لەو علاقاتە دیبلۆماسیەی سوید ئیشم کردیە لەگەڵ یەکێتی ئەوروپاش ئیشم کردیە یعنی پەیوەندیم کردیە ئەتوانن جارێ ئەوەی ئەمریکا خەڵک هەموو ئەزێن بەدە دۆلاری چ ناو کۆش سپی ڕسمیان گرتیەوە یان لەگەر هەندێک کەسی لۆ خۆیان شتی فەرمی ئەوەیە لە ماڵپەڕەکە بڵاو بکرێتەوە لە کۆشتی سپی بڵاو بکرێتەوە بڕۆن تەحەدا دەکەم ئەگە لەوێ بڵاو کرابتەوە فەلاح مستەفا ئەوە گاڵتە بەچێ دەکەی کورە شەرم نەخۆتان کە بەو میلەتە گاڵتە بەو میلەتەی دەکەن کە گوایە چوینەوێندە لۆ باقە دزینەکەی نێچیری ئەو ئابلۆقەی لەسەریتی بلۆ کرایە هەڵ بگرن ئاو بینە و دەست بشۆ هەموو دیدارەکانتان غێر فەرمی بووە هەر سەیری هاوڕێیان دانیشتنی فەرمی بە دانیشتن دەکرێت بە دانیشتن نەک بە پێوە ڕاوەستن بابە خۆڕستن لەگەوەی ناکەن مەسرور بارزانی لە دافۆس بەو خەڵکی ڕابوات و بزانە چه ئاستەچی هەیە جگەلەوەی دەوڵەمەندەکان هەمووی چە 30 دەفتەری لێوەگرتن علم بە 2 دەفتەری دەچوونە ژۆری 28 دەفتەری قازانس کردیە من بەرپرسم هاوڕێیان لەوە ئازە هوتێلی شیرۆ نەگرت بوون 2 سێ لە ژۆرێ بوون 2 فرێدا بە ژۆرێ لەبەر جێگەت گچکە بوو هوتێل نەما بوو لەوێش ئەزە گوت بی ئێران لێماندە بابەت و بچێ ناو خەڵکی اقتصادی کو دەبیوە بڵێ ئێران لێماندە ئەوانەمان زۆر قسە کرد کورسێکی بزنسی گوڵدنی یعنی زێڕینی کڕیا کە بە پارەی خەیاڵی چەند ملیۆن دۆلارێکی سەرف کرد بەزازان قازانجەکەی خۆی لە دەوڵەمەندەکان هینایتەوە ئێستا زارێ لە توتە دوبەی هاوڕێیان وەرن ئەو کۆنگرەی دوبەی یعنی منطق و لۆجیک نییە مەسرور بارزانی بە سەرکەوتنەشی دەبلۆماسی زۆر گەورە ئەو کۆمەڵێک هەرزەکاری لە چار دەوروبەریە کە جورئەت ناکەن پێی بڵێن کاکە ئەوە ئەتو گاڵتە بە خۆت دەکەی بەڕاستی ئەوانە بەس چەپڵەی بۆ لێدەن ئیتیمامی پێدەدەن من مراهیقەشی وەکو هێمن لە هۆنی کە بەو عمری ناگاتە 30 ساڵ 5 شووی سیاسی کردیە بەرهەم گۆڕان لڤین تێم دەگەی یەکگرتو نێچیر 6 وەڵە مەسرور ئەی هاوار عمرت بە قورئان ینی ئەینن کچێکی مراهقی کە لەگەر 20 کەسان بخەوی هاتوو کاکە هەدستان هەموو سارێ لەگەر مەسئولەکی دەبیە مۆسیقا ئەوەی زۆر ناژەنی ئەوانە ماڵی ئەو وڵاتیان کاول کردیە کە دەیان بنە ئەو شوێنانە شتی فەیک ناڕاست بڵاو دەکەنەوە هاوڕێیان مەسرور بارزانی لە ڕووی قانونی یەک ئەو کۆمبوونەوەی حکوومەتەکانە هەمومان ئەوەکو حکوومەت خۆی دەناسێ بەس کاکە لە چێ بووە سەرۆک حکوومەتێکی فدرالی بە ناوی حکوومەت بچی قسە بکە لە ئەڵمانیا لە سویسرا لە ئەمریکا لە چێ بووە شتا
ئەو سەرۆک حکوومەتێکی فیدرالیە وایانە لە بۆی نییە بەشداری ئەوە بکە عێراق قانونی هەیتی بەدەر لەوەش کار بەڕێکەرەوەتە ئەموری تەمشی بکە کەچی فێ لەو میلەتە بەدەی دەکەدرێ بەشداری کردی وەکو سەرۆکی حکوومەت و وتارێکی گرنگی پێشکەش کرد کاچ خۆم دعوت کرا دیسان بە پارەیە یعنی ئەلەو شوێنانە هەمومان دەزانین لە ڕووی قانونی حکوومەتی عێراق بەداخەوە من حەزم دەکرد حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی سەربەخۆ باە دەوڵەت باە بەس حەقی قانونی نییە حەقی دیبلۆماسی نییە لە حکوومەتی فیدرالی لە کۆنفیدرالی تا حەدەکێ بەس لە فیدرالی نییە بۆیە هەموو دانیشتنانی کە بەناوی ئەوەی دەکرێت سەرۆکی حکوومەت بەناوی حکوومەتە فێڵە لەو میلەتە نەکبەتەی دەکرێت چاواشەیە بەس ئەوان وان دەرێن مشکلە نییە بعد مەسەڵەن 100,000 کەس ئەو درۆی بزانی بەڵام 10,000 کەس برێم 100,000 کەس بە درو بە 4 ملیۆن کەس بڕوا دەکات مەسرور بارزانانی لەم هەموو بە پارەی ئەو میلەتەیە دوو لۆ کۆنگرەی دووبەی بە هاوڕێیان یەک شتان پێ بڵێن بڕوا بکەن ئەوەی ئەو زانیاریانەی هەیە ماڵی بارزانی زۆر تەنگاوبوونە بۆ شکایەتەی ئەمریکا کە بەداخەوە یەک میدیای کوردی جورئەتی نەکرد پێناسەی هەموو خەڵکەکی ئۆپۆزیسیۆن وەربگرن بەو شکایەتەی بۆ نەهاتنە پشتی خۆ چ بوو بەس مزارەت خەبەرشی ڕاگەاندنیان بڵاو دەکردەوە شکایەت لە ئەمریکایە بە نەجاعەت و شکست هاوڕێن ئەوە نەجاعەت دێنیان شکست دێنی ئەوە وەکو قومارە مەحکەمەیە لە ئەمریکایە میدیای کوردی ئەوەی پێدەکرێت قچێک خەبەرەکەی ئیحتیمام پێ بدە ئاو بێنە و دەست بشۆ دڵی خەڵک خۆش بکە سەر و دڵی دەسەڵات بگری بەس هەموو ئەوانە نەوێران بڵاو بکەنەوە لەبە چ بوو لە ترسان بوویان لینکەچیان هەیە یان بەرتی لێ دەدەنە دەسەڵات ئاو بێنە و دەست بشۆ ئەجە هەندێکیشیان هەیە ئەوەندە بێت چاوەڕوون خۆیان پێسەر بەخۆیە هوجومی سەر ئەو خەڵکانە دەکەن کە شکایەتی کردیە شەرم بتانگرێ کە ئەمە پێمان عەیبە گەنە مەلەفی یەک بێکتان بەدیار دێخی کە چێ پارەتان دەداتێتن و چه ئەو زوڕناژەنێ لۆ دەتانەوێت لە هەیبەتی ئەو خەباتە مەدەنیەت جەماوەریەی کەم بکەنەوە کە بە هەموو مێژووی کورد کەس جورئەتی نەکردێت دەست لە بۆ ئەو مەلەفانە ببە بۆیە هاوڕێیان هەم ئەوەی ئەمریکا وەفدەکەی جەماعەتی نەچیری فەیک بوو هەم ئەوەی مەسرور بارزانی فەیکە ئەجە لەوێن دەریش هاوڕێیان بۆ زانیاریتان ئەو خەبەرەشتان بدەمێ ئەو خەبەرەشتان بدەینێ کە ماوەکە پارتی لەگە تورکیا بینی زۆر خۆش کردیە زۆر دەیوێت لە حکوومەتی عێراق بێمنەتبی لە کاتێکدا شکست لە دوو شکست ئەوە شکستی نەفتەشکە دووبارە لە ئەمریکا هینایەوە ئەو دوو ڕۆژەی لە ئەمریکا بەخۆ بە تورکیا دیسان 1.5 میلیارد کە دابنێن لەبەر ئەوەی اختراقی یاسای نێودەوڵەتیان کردیە بەبێ پرسی حکوومەتی عێراق کردیتیان دادگای واشنگتنیش وەکو دادگای فەڕەنسا شکستەشکەی تووشی حکوومەتی هەرێم کرد کە دەبی 1.5 میلیارد بە تورکیا و بە حکوومەتی هەرێم من نازانم چیانیان زیاتر دەدەنەوە و چیانیان زیاتر پارەکەی دەبی بدە بەڵام بزانن یعنی ئەوە شکستەشکیان هینا و ئەو هەموو بەڵایە تووشی کورد دەبێتن ئەو هەموو شکستە نەوەینەوەکانمان کە تەناو قەرزی نەوەینەوەکانمانیان خستە ناو ئەوەی دادگای واشنگتن لەم دوو ڕۆژە وەکو دادگای پاریس گەورەترین شکستی توش کرد چێ بەرپرسە نێچیر و ستاف و پارتی دیموکراتی کوردستان کە ڕێبەرایەتی ئەو حاڵەتەی دەکرد و هاوڕێیان لەو ئەگە سیرکەن ماوەیەکە پارتی لەگە تورکیا دەوێت بێمنەتبی لە ئێران لەگە تورکیا تەنسیق کردەوە وەزی میت هات سەرۆکی میت ئیبراهیم کالکان هات وعدی پێدانن لە ئێرانیان پەرازی کورد بابەت تورکیا دێ شەڕی ئێران لە بۆ تو دەکا مەسرور بارزانی بە جددی مانیان دەشت هەیە قچە خەیاڵ پڵاوی مەبن ئەوانە بەس کورد لۆ ئەوەی شەڕی کورد بە کورد بدەن وعدیاندایە مەسعود گوتی بەس لە ئێران بمپارێزە لە عێراق بمپارێزە ئێران و عێراق یەکن بیان پارێزە بالمقابل ئەم شەڕی پەکرد دەکەم هەموو خەبەرانەی تا ئێستا هەیە بەهارێ شەڕی کورد بە کورد دەست پێ دەکە بەو ئاخیری عمری مەسعود لەسەرە مەرگە وانیانی بەو عمری ئەویش پیرە مەڕەش تێدەمایە دەیەوێت شەڕی کۆتایی مێژووی خۆی بە خیانەتش کە تۆمار بکە کە ئەرچی هەموومانە ڕێگر بین و بە هیوای نەگاتە ئەو دەرەجا کەس دڵی خۆش نەبی یەکەم شەڕ خراپە دووش شەڕی کورد بە کورد لەویش خراپترە ئەو حاڵەتە هەیە بۆیە ئەردوغانە و پێرە استقبالی کرد بە سێریکەن وەکو والی و عەبدەک مامەڵەی لەگە کرد لەگە مەسرور سەیری دانیشتنەکانیان بکەن بەس گرنگیان پێدەن لۆ چییە تورکیا دەیەوێت لە عێراق
لە ئەوە دووری بێختەوە شەڕی پەکەی پێ بکاتن هەتاوەکو ملی بشێنی دەهەندا هاوڕێیان شەڕی ئێران دەوڵەتێکی داجیکەرە دژمنە یعنی کەس ناتوانێت یەکێک لە دەوڵەتە هەرە دیکتاتۆرەکانی منتیقیە بەس کاکە شەڕی ئەوانە قورسە مەسرور بارزانی دێداوە لە ئەمریکا دەکە لە کەناڵی NBC ئەڵێ ئەو هێزەی کە لە داعش خەتەرترە قەزی لە ئێرانێ بابا بۆش بایدن سەرۆکی ئەمریکا ناوێری بە ئێران برێت تیرۆریست ئەتو چی دەڵێ ئێران تیرۆریست بە جددی یانەوە چه ئاستە چی دیبلۆماسیە تو دەردەبڕی بایدن ناوێری بەو زمانە قسە بکە قسە ناکە کەنەوەوی هەیە بڵێ بابا ئەتو تیرۆریستی ئەتو دێی دەڵێ ئەمریکای وەرن لەو تیرۆریستانە بما پارز کە لە داعش خەتەرترە یعنی ئەوە حاڵەتەکە بەڕاستی ئاستی ئەوە چاردەوروبەرە مڕاهقەی مەسروری هەم لێی دەترسێن هەم پەفی دەدەن دەست خۆش سەرۆک دەست خۆش بژیت قسە ختابەکی باش دەکات خۆم کووا دەکرێت و ریسک بە میلەتەک بکەیت دوو ئاوڕیان یەک خەبەری خۆشتان پێ بڵێن ئەوە خەبەرش خۆشە لەو ڕۆژەی ئێران لە ماڵی بارزانی و لە ماڵی پێشڕەو دزەیدایە یەک بەرپرسی دیاری پارتی ناوێرن لە ماڵەکانی خۆیان بنون ئەمە تەحەدا دەکەم لەو شارزێباری لە زەعیم عەلی لە ئازاد بەرواری هەمووانەی ماڵیان لەسەر ڕێ مەکتەب سیاسی و بەرپرسە دیارەکان هەموو ڕۆحیان چووە بە دەوڵەمەندەکانیشەوە شێخ باز و غەفور خۆشنا و هەر هەموویان دەترسێن لە ماڵی خۆیان بخەون باشە تخوا ئەوە ژیانە لە خۆشتان دروستان کرد لە ئەو میلەتەش دروستان کردیا جە پێچ دەکەنەوە ئەنی لە بڕی ئەوەی بچن مەسەڵەن بە هەموو حاڵەتێکی حکوومەتی عێراق مەرنتر بن مەرنتر بە مناڵێ حکوومەتی عێراق حکوومەتی شۆڤینی نییە دژی کورد یعنی حکوومەتەکە لەو سویدەی حقوق نادرێت لەو بەریتانیای دیتان ئێرلەندەکان هەتا وەریانگر لەو ئیسپانیای دیتان کە ئەوەکان کەتەلۆنیەکان نەیانتوانی بەدەست بەس کاچ خۆم ئەو وەختەی کورد ئەوراقی زۆر بەهێزی هەبوو دەکرا ڕاز ناکەن هەندە شتێ دەڵێن حکوومەتی عێراق موچە نادا 150 خەتا لە حکوومەتی عێراقە بە 150 خەتا لە حکوومەتی هەرێمە فرتوفێ زۆر دەکات نەوت تا ئێستا دەدزی هاوڕێنەوە بۆ قراری ئەو جارژەوە دووەم وڵاتی گەورە زلهێزی جیهانە لە دادگای ئەوروپی ئەوروپی و ئەمریکی حکوومەتی شەرعەتی دا بە حکوومەتی عێراق کە لە بۆی هەیە دەتانی ئێستا حکوومەتی عێراق شەرعەتی قانونی هەیە بگەڕێتە سەر ئاجی ئۆمەران بۆ ئەوی نەوت ئاودی نەکرێت تا ئێستاش هەموو ئەوانەی ئێحتیمام بەو بکەی سەردەم بڕۆ بچکە ئەڵێن ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت بەوانە ئاودی دەکرێت کەس نازانی پارەکە ژۆچێ دەڕوا وە موچەش نادەنە مامۆستان وە گرنگیش پێ نادە ئەوە دەبینن مەسرور بارزانی 5 مانگە خەڵگە سەجادەیە ئەو وەزیرە سەرژنانیە ئالان کۆمەڵێک نامەم لۆ ناردی کۆمەڵێک نامەم لۆ ناردی تا ئێستا لەگەڵ ئەو ناڕەزایەتی مامۆستایان دانانیشی بە سیرە کوڕەکەی خۆی دادەنیشی دەچی جوابی ئافرەتێک دەداتەوە مەسرور بارزانی بە جوابی ئەو هەموو خۆپیشاندانەی مامۆستایان ناداتەوە ئەجە دەڵێن خەڵک گوێیان دەدات دەڵێن خەڵک پەنەر و تونند و تیژی دەبات هاوران ئەرەوەڵە ئەوە باش بزانن هەموو بەرپرسە دیارەکانی پارتی ئەوە بۆ مانگێک سبەی دەبتە یەک مانگ کەسیان ناوێرن لە ماڵی خۆیان بخەون بە تایبەتی لە مەزرعەکانیان بە میوانی دەچن ئەوە بەڕاستی بە سەرک دڵخۆشکەرە و داوەشن بە جددیمە داوەشێن گۆ میلەتە هان دەدەن شۆ دژی ئێران ئەزە نەشوێران هاوڕێ هەوزارە پارتی تورکیا پفیدایە نەسۆ یادی شۆڕ ئەوەی یادی کۆماری مەرگ و سێدارەی ئێران ئێران زیاتر لیان تووڕە دەبی ڕاوکە بە حکوومەتی عێراق هەر بەس بە ناوی حکوومەتی عێراق بە دادگای کو ئەوان دادگایان کردە ئامرازێک لۆ سەرکوتی خەڵک ئەوانیش دادگا دەکەنە ئامرازێک لۆ سەرکوتی بە کەیف خوێنە حکوومەتی هەرێمە سەراوژێر دەکەن ئەمر قەبزی لۆ کادیرەکانیان دەرەکەن بۆ خۆزان دادگای فدرالی هەموو شتێکی کردەوە حکوومەتی هەرێمی تەیرە مەعقولەکەی مەلامەشور هاوڕێیان بینە سەر چێخوا دێرین کابرایەکی نەقیب مەعاشی 900,000 دیتان دەڵێن ئەو بنایە و خانی هەیە بای 2 ملیۆن دۆلار بەس ڕێ و شتەکەی بای ملیۆنێک دۆلارە 100 سیارەی زیاتر لێ بووە ئەو هەموو چەک و تەقەمەنی هەبوو هێزەکی هەبووە یعنی ئەمن بە سەریعی ئەو بڵێم زۆر کەس دەستخۆشی دەکات لەبەر ئەوەی خەڵک تێنووە
سزای مەسئول بدرێ کو ئەمە ئێستا تەلەفۆن و بەرپرس دەکەین بڕوا بکە ئەو خەڵکە زۆری پێخۆشە ئەمن بە خۆم لە ناو خەڵک دەبینم برادەرم دەبینی چاردەوروبەرم مەسەلەن خەڵک بەس دەیەوێت ئەزیەتی ئەو مەسئولە بدرێیان هەر حیزبێک هەر حکوومەتێک ئێستا و حەشتی شعبیا و حکوومەتی عێراق بێ ئەو کوردستانە حکوومەتی هەرێم تەفرج و نابکە خەڵک بەس مەعاشەکەی بداتێت چەپڵەی لۆ لێدا وەی لێ هاتیە ئەوەندە ڕقی لەو ئەوەیە بێتەوە بۆیە هەر شتێک بکرێت دژی ئەو مەسئولانە خەڵکی مە چەپڵە لێ دەدا سەیری ئەوڕۆ دەکە بە سەیری بوعدەکە ناکە من بە پێچەوانەی ئێوە بە پێچەوانەی ئەوە جگەلەوەی ئەوە کەم کورتی زۆرە یەکەم ئەگەر پاڤێل دژی ئەگەر پاڤێل تاالەبانی دژی زیادە ڕۆیە کاکە هەچێخوا دێری نییە هەر دەتوانانی لە خۆیەوە دەست پێ بکری کە چەند ملک و ماڵی خەڵکیان داگیر کردێ بە خۆی و قوباد و شاناز و هێرە وەرن دەیان شتێ کورە بڕاو کە برادێک باسی کرد گوتی ئەمە تاپۆی ڕەشمانە بوو ماڵی هێرۆ مڵکی لێ داگیر کرد چوینە مەحکەمەی بابەوەی ئیمەیە گوتیان کا تاپۆیەکە گوتی ئەوەتە گوتی دەبینن تەمەشا دەکەین گوتی تا ئێستا ناشماندنەوە تاپۆکەشیان داگیر کرد نەک مولکەکەیان داگیر کرد یعنی دەیان بەرپرسیەچێتی سەدان مەسئولی قون بە گووی وەکو دێرینی شێخوا دێرین شێخوا نازەمە هەموو شێخوا دێ پەیدا بووە ئەلە وردانە کە نەقیبە نەقیب مەعاشی 900,000 دیتان 100 سیارەی زیاتر هەبووە دەیان دۆشکەوت چەکی پێشکەوتی هەبووە وا 500 چەکداری هەبووە تەبەخوری کرد هیچ نەما کە هێزێک لەی چۆ ژۆرێت دوای 12 ڕۆژی تەبەنەوە هەموو علامەتی ئیستفامە بۆ دوای 12 ڕۆژی چوون و ئەو هێزە چیلی هات و ئەو چەک و تەقەمەنیە کاک پاڤێل چیلی هات ئەو سیارانە چیلی هات یعنی بەڕاستی دەبتە مڵکی حزب یان حکوومەت و کاک پاڤێل یعنی لەگەر ئەوەی من دەزانم خەڵکەکی زۆر پێی باشە لەبەر ئەوەی ئەو هەنگە بەس هاوڕێیان بڕوا بکەوە زۆر خەتەرە ئەم بە پێچەوانەی هەر هەمووتان پاڤێل تاڵەبانی دەتوانی بە ناوی دادگا هەموو ئەو ئیجراعاتانە بکە بەبێت تەقانەوە ملک مسادرە دەکەی دەیکێ پرۆژەیەک ئەو ملکە گەورانە ئی هەموو ئەو بەرپرسانە بەڵام تەقانەوە ئەینە سەردەمی بەحسەکە کە سەرۆک حیزبێک چیشی هەیە دەچی دەتەقێنتەوە لۆ دەتەقێنیەوە یعنی ئەوە ئوسلوبی مەدەنی نییە دا سەرۆک حیزب ئیشی نییە تەداخل لەو شتانە بکە ئەوە ئیشی حکوومەتە قوباد وەی کرد بایە ملکومە هێشتا ئەوەیە بەس ئەوە زیاتر شتێکی ئەمن پێم ڕکلامیە و ململانی خۆیانە و لۆ چاوترساندن و هەیبەت نیشاندان و ڕکلامکردنی پاڤێلە ئەم بڕوە ئەم بۆ خۆم لەگەڵ ئەو ئوسلوبە خەتەرە دەعمی پاڤێل بەو ئیتجاهانە مەکەن کاکە چاوەکەم مەیکەن ئەوە بچی خانی خەڵک بتەقێنتەوە با مجریم بی کاکە کو داعش بە داعشاتی خۆی بژیرێ کاکە ناکرێت تەعزیب بدرێ بە نمونە ناکرێت سواری بن ناکرێت سواری ژنیان بن کە ئەو شتانەیان کردیە با داعش بی با چێخوادێرین سەرانەی وەگرتیە ڕاستە ئەمە دەزانی ئەوانە دەیانن کردیتیان پس قانون هەیە دادگات هەیە بڕۆ بە دادگای ملک و ماڵی مسادرە بکە بیدۆ ئەو خەڵکی کە پارەکەی لێ ئەوە کرایە تەقیم دەکەی وەچی ئێرە لێرە ئێستا ئەمن قەردار بم حکوومەت دێخ ئەو خانیەی بەناوما ڕەهەندەکە دەیفرۆشیتن پارەی قەردەکەمی لێ وەردەگرتەوە سیارەم هەیە ملک مسادرە دەکرێت دەیداتە مەزاد کاکە بڕۆ بیدە مەزاد بەس لۆ دەچی دەتەقێنیەوە تەقینەوە شتی وەحشیگەریە و نابی دەمی سەرۆک حیزبێک بکرێ بیر لە وەحشیگەری وا بکاتەوە بەجددیمە ئەوە زۆر خراپە بەس دەزانم ئەنگۆ هەندە تێبینە هەر کەسێک بێ ئەزەتی مەسئول بدا پێتا خۆشە بە هەر نەوعەکی بی ئیتر بە فاشیش بی کە ئەوە خراپە کاکە تو سەیری ئەو ڕۆ دەکەی بەس ئەو کابرایە فێر دەبی فێر ئەو کەلتورە دەبی ئەمە دەبی کەلتورەکە بگۆڕین بەدیریت کەی هەیە قانونە بە ناوی قانون دەچم ملک و ماڵەکەی مسادرە دەکەم دەیکەمە شتێکی خزمەت گوزاری یان دەیدەمە ئەو خەڵکی کە پارەی لێ زەفت کرایە دوای باشە کاکە بەجددی ئەو هەموو سیارەوە شتە چی لێ هات ئەو هەموو چەک و تەقەمەنیە چیرا دای چێخوا دێرین کە خۆت پێ ئەوە سمێڵزل ئەو 500 چەکدارت کوو ئینهیاری کرد تەبەخۆری کرد یعنی بەجددیمە هەڕێن هێز دیوانە هەموو وایە ئەو هەفشەیە کە لەیان دەقەومێ کەس نافتە بە برای کەس بزانن بەبێت تەقە هەموو چۆلی کرد ئیتر سیناریۆیە من نازانم بچمە سەر ئەو خاڵەی کە دوای 12 ڕۆژ وە چێخوا دێرین کوو ئاودی بوو لە بۆ ئوردن
کو قوتار بوو بەو هەموو سەیتەرێ مەسرور قوتاری کردیان بەخۆیان تەساهوریان نۆ کردیان چ بوو یان ئەو هەموو هێز و چەک و پارێ چیرێ هات بەڵام قسەی من لەوەیە سەرۆک حزب نابی پەنالۆ تەقینەوە بباتن وەسیلەی قانونی هەیە پاڤل تاڵەبانی ئەتوو بەجددیمە ئەتووە بە عەسابەنی دەبی لە کوردستان کاچی من دامەزراوەیی هەبیتن دامەزراوەیی بڕۆ بە ناوی قانون کار لە دەستە خۆتانە حاکم کە لە زمەی هەبوو بیگرە کۆنتڕۆلی بکە ملک و ماڵەکەی لێبستینەوە بیخەمەزات بیدەوە قەردارەکانیان بیکەشتە چی خێرەوەیەتی ڕەنگی کەستان زۆرتان نەگەن بەس ئەوە زۆر خەتەرە فێربی و دوو ئەگەر لەگەر شێخوادێرین کرد